پەیامێک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە کە هەمومان باوکمان ئەنفال و دەرچووی چەند ساڵەی زانکۆپی مانگەکانین تاکو ئێستادا نەمەزراین و سوودمەت نەبووینە لە داهاتی ئەم وڵاتە کە بە خوێنی باوکو کە سوکاری ئێمە بەرەم هاتووە. بۆیە داواتان لێ دەکەین بە زووترین کات بێنە پێشەوە ڕەزامەندی بفەرمون بۆ دامەزراندنمان بەبێ هیچ چەند و چوونێ. ئەگەر هەتاوەکو یەکی چوا وەڵامان نەدرێتەوە بە پێچاوانەوە لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان کۆ دەبینەوە و هەڵوێستی توندمان دەبێت بۆ گرت دەبینەوە خۆپیشاندان دەگوازینەوە بۆ جێگە پەیوەندیدارەکان. ئەگەر حکوومەتی هەرێمیش ئامادە نەبێت و گوێمان لێ بگرێت داواکاریەکانمان جێبەجێ نەکات ئەو کات بە ناچاری ڕوو ئەو کات ئامادەین بە ناچاری ڕوو لە حکوومەتی عێراق بکەین بۆ ئەوەی بە مافی خۆمان بگەین ڕوو لە میراتگیری ئەو حکوومەتە بکەین کە باوکو کە سوکارمانیان ئەنفال کردووە. هەروەها ئاگدارین کە چەندین کەسی ناشایستە بە بڕیاری حیزبی دامەزراون و بوون بە گرێبەست و وانەبێژ کەچی ئێمە لە هەمی بێبەش کراوین.